کاکە بەستۆزێ ئەو ڕێیە بەردەزان دائما دائما ما بتفكرين أو أبني في الدموع أو بعدك بنزل يا رقصة عم بركبك ما بصير أو تاكسيرون ئەمڕۆ ڕۆژێکە لە ژیانی هەمومان لە بیرمانە بێنێتەوە ئەبێ بۆ نەوەکانیشمانی باسکەین نەوەی نەوەکانیشمان ئەمە ئەو ڕۆژەیە کەم هەنگاو نێررا بۆ ئەوەی وڵاتی سربەخۆی کوردستان بێتە دی و من هیوادارم و دڵنیاشم ئەمڕۆ هەموو خەڵکی کوردستان بە جۆش و خرۆشەوە ئەچن بۆ سنووقی دەنگدانەکان بۆ ئەوەی خەوی باو باپیرمان بێتە دی وە کوردستانی ئازاد و سربەخۆ دابمەزرێت. هەنگاوی دوای ئەمە سبەینێ دەوامە هیوادارین کەوا لەگەڵ لایەنەکانە بکەوینە گفتوگۆ دۆستانمان هاوپەیمانان وڵاتانی دراوسێ من دڵنیام هەموو دێن هاوکاری بکەن چۆن ئێمە بتوانین ئەم پرۆسەیە بەرەو پێشەوە بەرین بە شێوەیەکی ئاشتی خوازانە بیبینە سەر و بگەین بە ئەنجامەکانمانە. ئێمە لە خەڵکی کەرکووکیش هەموو داوا ئەکەین جارێکی ترکەوە ئێمە ئەکەوینە دیالۆگ لەگەڵ یەکتریدا ڕاستە ئەم ماوەیە نەختێ دووربوونەوەیەک هەبوو بەڵام ئەوە ڕۆشت ئەوە ئەمڕۆ دەنگدانە ئەو قسانە نەما هەمووی تەواو بوو ئەکەوینە دیالۆگ لەگەڵ یەکتری بوو ئەوەی بتوانین ئایندەیەکی باش و بەختەوەر بۆ هەموو خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەکانەوە بهێنێنە دی.